السلام عليكم. مرحبا سرچاو. شكراكم. فرمي خوتان بناسينو بو چۆڕۆن. والله اوي الراسي بي اما هول درو جهازيان بو كردن. ايه من خاله بلا اما بكر كنا درو. هي بلا بكرش تربيتت يا ابي اتيو. دا لك الرزق حرمت ما اما بكر شكر. شكرا. يلا تفتيش. كاكا سارده بقول. بهال ندرم صنعتي. كاكا يواش. نا بوسطة. كنا قدعين هي اوشتانا ناخوا. يلا فرمي اشتان سي بخاله جمال. والله اوي الراسي بيتوزي شيء ضروري ما بيتي بجمال براس. شكلي باحترام. لا بوخاتي خوا كركا كوشي كاكا بس عاد برا. دام بدا دور كاوره ولا عتو. ام زارشتي وانا لي. هاستا برو يلا. كان جمال. ورا من جمالي بخاله بكرم رولا بوالي هاتوا. خاله بكر. بس كم شهريك كم ولا جانا. دو سيتي زو غرينيه بوتكم. هادي بزانم. كم يعني ويزو غدرم كل عثمان. تو اخو هجني بو بين دايما. هربوا هنا منمرم هربوا هنا. وسيتي دوام يا جنين انا جا عثمان ممترا. الله تو اخو وازل دروغان بيني باشا. كذا كاي وقت يا اتي وكاي وقت يا كاكا بساق بابتي بولاي كاك جمال توزي إشمال هاستبرون نوستن هاتي وكو تاسانو تبرو داي يلا انا بتشاما داي برو داي ناشريني كيسي ملاون يلا اشبانك أري برادر والله عم برس كاك جماله كورا برو تصليت خويتي برو أري خلص كلمتي ناقم يا ريمنا أنا باخشير روزية من شوية وحتى قدهم له روزات عواخ وليتها خلاص بكر أما براسك بشير كاكم لك شخصيتي من نعقم ولا دبا برو حتى وقتي أولية برو دي ناس خلاص بكر ناس جيش نادي برو دي دي أقول من بيت خو شونك مشكلة نيبة جاوب وش مشونا بني هنا خو أبو بري بالله السلام عليكم أود شيكي عادي جمال بانلي ده بانلي شيت ها ده تو بانلي والله يزو خوش خاله بكر ناي فريلي وش ده جمال بانلي وش مالا بكم أورا دماغ أود شيكي كله أود شيكي ها كاك جمال شيكن بود شياتن والله وين راسي كاك جمال جان كتب شوكا وكره بيجن بينا بس خاله بكر الرزق حمد ما نابع عثمان بيني على قبل بعثمان أيوة بس شيكن كسيتشي وجنيتشي والله وين راسي بكاكا جمال جان مدحي جنابتي أن بو كردي كبياوي بياواني لمنطقة وين راسي بيمش بودو كذا قرين پیاوێکە لێرە ئەوە عەرەب و تۆزێ کوردی ژەزانێ ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیە ئەڵێن هاتوون لای جەنابتن زعما کەی پەیوەندی عیلاقە و ئیشەتان چییە و بۆچی هاتوون بێرە سەر بەخۆ چۆن عیلاقەمان چیە ئەوە ماڵی وێران کردبین کاکە گیان ئەمانەوە بیان بینین کاکە زانیشی ئەوەی ڕاستی بێ بە کورتەکەی بڕیوێتی مەبەست قۆڵی باوکمی بڕیوە ئیتر ئەگە بۆ مام دۆزیتەوە مەمنونی تۆ جەنابی شەهامەد هەیبەت کاک جەمال گیان بەس حەقە بۆمان بۆ بکەی تا مردن مەمنونی چێ ئەوەی کردە ژوورۆ لە کۆ هاتوون وەڵڵی ئەوەی ڕاستی بە بە پەڕەشوو داوەزی بەچی ڕابێرن نەوەڵڵا حەدی نییە بە ساقی چاوم کاک جەمال گیان ئەوەی ڕاستی بێمە بۆ هاتوون کچە بێش و بکە کوڕیژە بێژن بێن بەس خاڵە بەکە بیری چوو من ژن بۆ عوسمان نایەنی نایهێنین کەی وەختی عوسمانە کاشەمە باسی چیەکە نێرێرێت باەری محکەمەیە من قازیم ژنتان بۆ مارەکەم چین وەڵڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە داوای لێبوردنەکەی نەزانین چۆنە با من بە کورتی بۆ باس بکەم کاک جەمال گیان ئەوەی ڕاستی بێ ئێمە لێرە بە دوای کەسێکە ئەگەڕنەوەڵی لەم مەنتیقەی لای جەنابتانە ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیەیە جا حوڕیە شووی کردو بە عوسمانی ژمبرای من کۆڵی ئاڵتونمان بۆ کردووە لەگەڵ سیارەمان بۆ کڕی و ئێستا نە سیارە دیارە نە ئاڵتون دیارە نە حوڕیە دیارە قەندەهاری لای هندستان نە بابە ئەو قەندەهارە نا کوڕێکە وەختی خۆی یعنی نیوە کوردە و نیوە عەرەبە ناوی قەندەهارە و تیان لەم مەنتیقەیە دا کەی پەیوەندی بێرەوەیە ئەزانی چیە خاڵە جەمالجان ئەوەی ڕاستی بێتە ڕاستەکە ئەم بەخواتە باوکمان لێ مارەکرد هێم بڵێم کورە قسە مەکە کاکە گیانی تر کە لە عوسمانمان مارە کرد ئێستا دیار نەماوت جا هاتوون تۆکو برایشی باش ناوبانگێکە هەیە و خەڵکیشی بە شخصیاتی بەشکە بۆمان بدۆزیتەوە ڕاستەکەیتر وەکو بیستمانە جەنابێت تۆ تێکەڵی لەگەڵ ئەو زوو جەردانە و احترام ینی نەیزانی بۆ بانکەم هاوڕێ نەکەی بە قوربان بە قوربانم کاکە هاوڕێنەی بە قوربان بە قوربانم خاڵە جەماجان هەزار شەقم تێڵە ئەوەی من و پێنجی بۆ تۆ عاقڵ بزانە لەکوێیت بە قوربانە نەگەیشتی نەیزانی کاک جەمال ناوەکە شەوت قەندەهار
قەندار ئەی ئافرەتەکە ناوی چییە؟ ئافرەتەکە ناوی حڕیە حڕیە بە ساقەبە. حڕیە ئەدەب لێ بودنەکەی کاک جەمال جان جاوتم کاک جەمال بیری لێ کردەوە ئەی ناسی لە شوێیە لە شوێنیە جوان بۆسە نا هەوەستاوین فەرموو. هەوەستاین ئێمە ئەو کابرایی کە ئێوە باسیەکەن بەڵێ هەر جارێ لە شوێنێکە لە دەیەکە بەس ئێستا تایبەت لە خەڵوز بلورەیە چلورە ئەدەب کوڕم حەق نەبێ پیاوەکە قساکە خەڵە بەک نازانم بلوورین بەس لە مناڵ لە خەڵوز بلورەیەن بچن بۆ ئەوێ ئاخر باشەغی بە غەریبێکی داماوی نەک بە بچین بۆ ئەوێ بۆ چۆ بگەڕێ بچن بە ناوی منەوە بە هەمزاغا بڵێن بڵێن جەمالە بەراز نردنی ئاورێ نەکەی کاک جەمال کاک جەمال کاک جەمالجیان مناڵە لی مەگرە بە ساقەوە ئەمە بێ ئاقلیکەین قەیراکە دەی بچون بۆ لای هەمزاغا بە ناوی منەوە شوێنەکەتان پێڵێ و چیتانێ بۆتان حلکات والله ئێمە زۆر زۆر مەمنونی توێن و ماڵی ئاوا بێ بڕۆین ئەرە وەڵا با بڕێ کاک جەمال جان بە قوربان بە قوربان ئەڵێم کاک جەمال شتێ بڵێم تەمان لەگەڵ ڕێز و حورمەت باتخوا پێ ناخۆی وەڵی نازانم بۆنێکی زۆر ناخۆشت لێ ئەوە جگەرەوە حەدیە ئاورێ کاکە جگەرەکەی تۆ ئەسڵیە دەرەجە یەکە بە قوربانم باشە بە قوربان زۆر مەمنون و حەزێتمان زۆر پیاوی دیاری بەس ئەوە وەرە خاڵە بکرد وەرە پستان کاگاوڕێ حورمەت و ڕێز سەرچاو هایکەل فەرموو هایبەت یاڵا ئەڵێم کاکە هاوڕێ وڵی خاڵە جمهار ئێمانی شوێنیشی بیاین لا دێ خۆ دەزانین ئەوە تێمەکەەوە هەیکەلمانێ وڵی کەسمان جاوتم شتێ پارەتین بوو نایی لەگەڵمانە بڕۆ حیوان گدیش بڕۆ من هیەوەم بێم لەگەڵێەوە بڕۆ بڕۆ کاگاوڕێ هاوڕێ هاوڕێ جەمالە بەڕاست جەمالە بەڕاست